بەرنامەدا سەبارەت بە چالاکیە ژینگە پارێزەیەکان و کاریگەری لەسەر باشووری کوردستان ئەو هەوڵی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکردووە سەروەر قەرەداخی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندایە. بەڕێز سەروەرم کاتت باش. ئەم کاتەی و بینانیشتان باشتر. بەڵێ بەڕێز قەرەداغیەوە سەرەتا سەرنجتان لەسەر ئەو هەڵمەتانەی لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت لە سەردەمی کۆڕۆنا و ئێستش هەوڵێک بۆ وشیارکردنەوەی خەڵک دەستی پێکردووە چه کاریگەریەک لەسەر تاکەکانی کۆمەلگا دەکا هەروەها لە سنووری بەمە و لەو شوێنانەی دیکەشەوە هەوڵدانێکی جیاواز هەیە ئەو هەوڵانە چه کاریگەریەک لەسەر ژینگە و وشیارکردنەوەی گەل دەکات. دیارە ئەو هەوڵانی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ پاراستنی ژینگە ئەدرێت ئەو هەوڵانە هەوڵی ئەمڕۆنی هەڵکوم هەوڵی چەندین ساڵی پێش ئێستەیە بە دەستپێشخەری کۆمەڵێک لە خەڵکە ئازا و باشەکان لە ئەنجومەنە ژینگەیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئەنجومەنی سەوزی چیا لە ئەنجومەنی ژینگەی بانە لە ئەنجومەنی ژینگەی شارە کوردیەکانی تر لەو ناوچانەتی پێکردووە. ئەم بیرە سەوزەیە کە توانیوێتی بەردەوامی بدات بەم خبراتە لە ڕابردووە هەتاوەکو ئێستش و ئێستش کە بتوانن دەوری ئەو ڕێکخراوی جۆرا و جۆری تر ببینن لە کاتێککە بۆ نمونەت تۆ بەستەنە لە سەردەمی کۆڕۆنا نیە لە کاتێکا کە بەشێک لەو ناوچانە ڕوبەڕووی کارەساتی سروشتی ئەبنەوە ڕوبەڕووی زەمی لەرزە بنەوە لەناو ئەنجومەنە ژینگەیەکانە هەوڵی کۆکردنەوەی کۆمەتی و بەدەمەوەچوونی خەڵکی ئەدرێت و لە کاتێکیشا کە لە سەردەمی کۆڕۆنایە بە هەمان شێوە هەوڵی بەدەمەوەچوونی خەڵکی ئەدرێت و هەوڵ ئەدرێت بۆ خۆپارێزی چونکە ژینگە پارێزی واتە ژیان پارێزی کاتێک کە ژینگە پارێزی واتە ژیان ئەپارێزی ئەمە شتێکە پەیوەستە بە بیر و باوەڕ و مەبدەئەوە و لایەنێکە پەیوەستە بە ژیان دۆستیەوە بۆیە لە هەموو لایەنەکانەوە ئەبێ خەڵکانی ژینگە پارێزیە خەڵکانی پیرسەوز ئەو خەڵکانە بن کە هەموو دەست بە پارێزگاریکردن لە ژیانەوە بگرن و دیارە ئەو زمانەوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی ساڵەکانی ڕابردووە هەتاوەکو ئەمڕۆ کە بەردەوامی هەبووە بەدڵنیاییەوە کاریگەری لەسەر باشووری کوردستانیش هەبووە لە فترەکانی ڕابردوو ئێمە لە باشووری کوردستان زۆر کەم بۆ نمونە هەڵمەتی بەڕووچاندن ئەنجام ئەدرا بەڵام لەژێر کاریگەری ڕۆژهەڵاتی کوردستان هەڵمەتی بەڕووچاندنیش لە باشووری کوردستان بە شێوەی گروپین ئەنجام درا شاخەوانی لە باشووری کوردستانە بە شێوەی چین کەم بوو بەڵام لەژێر کاریگەری گروپە شاخەوانەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە بە هەمان شێوە شاخەوانی لە باشووری کوردستانیش زیاتر پەری پێدراوە چەندین گروپی جیاوازی بۆ دامەزرێنراوە و بەدەمەوەچوون بۆ کوژانەوەی ئاگرەکان کە بەتایبەت ئەمە لە وەرزی هاوین هەیە کەمتر بوو لە ناو ڕێکخراوە ژینگە پارێزیەکان لە باشووری کوردستان بەڵام ئەمەش لەژێر کاریگەری ئەو جوڵانەوەی ژینگە پارێزی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە بە هەمان شێوە لە باشووری کوردستانیش ئەو گروپ و ئەو ڕێکخراوانی کە تایبەتن بە پارێزکاریکردن لە ژینگە توایبانە لە کاتی کوژانەوەی ئاگرەکانە بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکان بڕۆن بەدەمێەوە و بتوانن کۆنتڕۆڵی بکەن. بڵێ بەڕێز سەروەر لە کۆتاییدا ئەگەر بە کورتی باسێک لەسەرەوە بکەی لە ڕۆژانی ڕابردوودا لە ناوچەی مەریوان و دەوروبەری هەوڵی داربڕینەوە لەلایەن کەسانێکی نەناسراوە کە باس لەسەرەوەش دەکرێت کە سەر بە ڕژێمی ئێرانیش بوون هەوڵی ئەوەیان داوە ئەو دارانەی ئەو ناوچانە کە قدمەتێکی کۆنی هەیە لە مێژینەیە بڕیویانەتەوە لە ئاین حاڵیشە بەشێکی هاوردە کراوە بۆ باشووری کوردستان ئێوە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان چه هەوڵێکتان داوە بۆ ئەوەی بربەست بن لە بەرامبەر بە تاڵانبردن یا قاچاقبردنی ئەو دارانە کە لەو دیوەوە هەناردەی باشووری کوردستان دەکرێت؟ دیارە وڵاتانی داگیرکرد بە هیچ جۆرێ خۆیان بە خاوەنی خاک و ئەو هەوای ئەو ناوچانە نازانن بۆی بەرپرسیارانە مامەڵە ناکەن بەرامبەر بە سروشتەکەی بەرامبەر بە ژینگەکەی بەرامبەر بە ژیانەکەی بەرامبەر بۆ مرۆڤانەی کە لەو ناوچەیە ئەژین بۆیە ئەوان بەردەوام دەستیان هەیە لە بڕینەوەی درەختەکان و بەردەوام دەستیان هەیە لە سوتاندن و ئاگربەکان لەو ناوچانەی کە ڕووبەری سەوزای لێ و بەهۆیەوە سەدان و هەزاران دۆنم ئەسووتێت کە بەهۆی بەشێک لە زیندەوەرەکانی لەناوەچن تایبەت بە بڕینەوەی درەخت لە مەریوان دیارە ئێمە بەیاننامەی ئەنجومەنی سەوزی چیامان بینیوە و پەیوەندیشمان لەگەڵان هەیە ئەم فترەی ڕابردوش بۆ کەیسێکی ئاژەڵی پەیوەندیمان هەبوو بەڵام تایبەت بەوەی کە گوایە دارەکان لە ڕۆژهەڵاتەوە داخڵی باشووری کوردستان دەکرێن
بۆ ئەم بابەتە لە ڕاستی ئێمە هیچ سناریەکمانی یاخود هیچ جۆرە پامێک بە ئێمە نەگەێنراوە کە ئێمە بەدەمیانەوە بچین یاخود لەگەڵ حکوومەت سەرکەین بۆی ڕێگری بکەن لەو کارەسادە چونکە لەر شوێنێک بێت بەپێی یاساکاتێکراوەکانی باشووری کوردستان بڕینەوەی درەخت قەدەغەیە و بە هیچ جۆری نابێت ڕێگەی پێ بدرێت ئیتر ئەگەر لێرە بێیان لە هەر شوێنێکی تر بێت ئەم یاسانە بەکارن لە کوردستانەوە بێتیان پێ بکرێت. بەڵێ سەروەر قەرەداخی سپاس دەکەین بۆ بەشداریت لەم بەرنامەی دیار بە دیێڕ یاریەن تیڤیدا ڕۆژتان باش.